سەربازی و نەمجارە چیرۆکی خۆبەخشێکی قەزای زاخۆ دەژێڕێتەوە. ئەو هاوکاری دەیان هەزار ئاوارە دەکات بە دابینکردنی خزمەتگوزاریەکان و پێداویستی ڕۆژانە و چەندین هاوکاری دیکە بۆ زیاتر لە 450,000 ئاوارە. ئەو خۆبەخشە گەنجێکی خەڵکی قەزای زاخۆیە بۆ ئەوەی باری پڕ لە ئازاری سەرشانی ئەو کەسانە کەم کاتەوە کە بەهۆی جەنگ و ماڵوێرانیەوە ئاوارە بوون و بەردەوام پێویستیان بە هاوکاریە و لە ژیانێکی زۆر سەخت دادەژین. ئەم سەربازەونەش شەو ڕۆژ لە خزمەتکردنیان بەردەوامە و بۆ ئەوەی هیچ نەبێت تروسکاییەک لە ئاسوودەییان بۆ بگەڕێتەوە و هەندێک لە سەختیەکانی ژیانیان کەم بێتەوە. من ئەف شولێ نوکەس پێت هاتیمە تەکلیفکردن و سەرەڕای شولێ منیە یاسایی پشتی هاتنا ئاوارە. من دەساوێت وی شولی طبعا الگەل کۆمەکە هەواڵە کۆمەکە ڕێڤەبەریên دایرە و مەشیان پێک بە خزمەتەوە ئاوارە بکەن سنووری قەزا زاخۆ. طبعا دەستپێکی چ کەمپ نەبین و هەمی بەهرابتر وەختێ دەستپێکی هاتین هەمێ ئاوارە بین سنووری قەزا زاخۆ ji ber hindێک و rêya zaxo ji hemî diran nêzîktir bî wana û seredana vêrê bikin. Yani welê hat êdî çi cehenneman heykela ve medresa ve her cihekê bînayetê hikûmî bit ev aware tê ve akincî bî. Min ji wekî tîmekê çêbî taban rûja hatina va awara herêmdarî Gazî Mehemî fermanberê herêmdariyê kir ku em dê çawaşên harîkariya van awarê lê qewmayê kirîn hatin sinûrê me da. Me ji tîm xwe dabeş kir herîkiş me çûye taxekê ku em bişên çinebit wekî harîkariyê destpêkî û ewin havîn bî dinya gelek gerin bî meşiya destpêkê em bişên çinebit avatazî û xwarinê ve xwarinê bi van dabînkin û cihê bû dabînkin ev cihê evêt hatîne. Yani welê hat مەیری چ جهنما ئەم vê xelkî vehewînin çûnet heykela ve çûnet medresa ve qutabxana derîkî wan neçarî ve bi wan hate vekirin ku ev xelk biçinet wa heykela ve. لێرە ڕۆژانە مامەڵەی سەدان ئاوارە ڕای دەکرێت. تەواوی خزمەتگوزاریەکان دابین دەکرێت بۆ هەر خێزانێک بۆ هەر کێشەیەکیان هەبێت هەوڵی چارەسەرکردنی بۆ ئەدرێت. لای ساخلەمیە و ئیکجار بارێکی گرانی کەتی سەر نەخۆشخانێتمەیە زاخۆدا هەر کەمپێکی بنگەیەکی تەندروستیە هەی تێدا و پرێکا ڕێڤەبەریە ساخلەمیە زاخۆ ئەوەنا هەندێک نوژدار و کارمەندێت خوا تەرخان کردن و خزمەتا ئاوارا بکەن ئەف ئاوارێ سنووری قەزا زاخۆ. هەرچەندە مە دوو کەمپ هەبین وەکو ئیداری نە سنووری قەزا زاخۆ بین ڕێڤەبەری سەر زاخۆ فەرز بیک و کارمەندێت خۆیت ساخلەمیە ئەوان کارمەندا ببنە و هەردوو کەمپا ئاکنجیکن ئەو ji کەمپا قادیانە و ڕەوانگەهە ئەvە سنوورێ ئیداریە نە سنووری قەزا زاخۆ بەس ئەم نەچارن و وان تیمê me saxlemî ev tîmê saxlemî biçine wêrê xizmeta wan bikin. خەڵات ئەو کەسەی کە لە سەرەتای هاتنی ئەم ڕێژە زۆرەی ئاوارەکان شەو ڕۆژ لە کارکردن بەردەوام بوو و شەو نخۆنی کرد بۆ دابینکردنی خزمەتگوزاری بۆ ئەو ئاوارانە. ئارمانجا من یا سەرەکی ئەvە بی پشتی me ku weko xêzan ez ê wek xêzana me gelek derbederîdî em penaber bînin ku çûne Îranê xêzana me piştî hingê em hatine veguhastin em birine nefîl cinûbî piştî hingê em zivirîne zaxo wextê em zivirîn me gelek meana dîtin yanî gelek cara min hest pindêt kir yanî deyka min babê min gotî awareyî û penaberî gelek nexweşe ew azarêt me birîn rastî piştî ev rîdanê çêbîn ev karesata 2014 û vê gavê yanî bû min wekî dafeekê çêbî ku ez xizmeta vê xelkî bikim ev xelkê derbeder bî û kesê xwenîne
راستی من هست پنده کرد که کچا ما او معاناتت مبرین من نویا که او خلقی در بدر بی و اجی که شوانا بم خداینم جهوانا که چند نخوشه که مروف جه خواه بهیلت بچتا جه که دی و کسک خوال مروفی نکد خدان حتی مروف بشه جیانا خواه یا آسایی یا بره مروف دابین کد راستی اوه یعنی بو من گلک بی هر چنده که اس مروفه که ما پرورم من شوله من گلک بیل قای مقامی قزازا خو من دید وقتی افکاری های گلکی پیروزه که تو خدمتا خلقی بکی او خلقی در بدر بی که بشه تو بشه چه نبد که وقتی من گلک حیف بیت هات وقتی من هاری کاریا ایکید کرد و گلک ممنون بی که من هاری کاریا کرد او جی یعنی بو من از پتر گشت بیم و پتر مخوامان دید کرد که دا از بشیم الگن ریخرا و پتر بی هاری کاری بزیترین دم گهینمه هدف من یا رئیسی او بی که تشتکی مرواتیه مفیا از سوی کار مرواتی اشتدا بجدار بم سوارت ملجنك هي لجنة أورا أو كخلات خو بخشكي زيادة ماندوبونا لقال كامبا وليرة وخدمتي أورا بو دونا أرزاقي وساكن تماشي نافي وادا كد يعني صدي حفطة بيش مراشمة همو أورا بقري دايا همو سبات أورا سيدة خالد كسي قال باشد قال أورا وأباج 2014 ورا قالك يعني شو اللي تتوسط قالك بيراجن دل بيرامرتين مع وقتين عملت شخاري رسمه بود قرنامتين قالك هاري آوانت كد وقالك جا كي خوبك شولت كتن وهاري كاري خالقت كتن وقالك مانديد بتن ودست خاشية لتكن دوري كوك خلات لسر قاطعة جرها هر قاطعة كي كاتش بيستا تشجي كيما وكاري كاري حالة طواري هابي مثلا باران بی بطانی و دوشک نالیون چادر بو پیدات کرد حالت نساخی هبی تلفنی اسعاف داد کرد هاد بر طواری خسته از دی بحث دست پیکا 2014 کم اوره و دی بحث سیدای خالات کم که هر دست پیکا سال 2014 حتی نکه یه کارت کردن و به فرق جداهی جی راستی و باشترین خدمت یا بو همیا کری لێرە بۆردێک هەیە کە بە بۆردی کاروباری مرۆیی ناسراوە. لێرە خۆبەخشەکان بە بەردەوامی خزمەت دەکەن. ئاوارەکان هەر کێشەیەکیان هەبێت پەنا بۆ ئێرە دێنن. ئەمانیش بە هەموو توانایان هاوکاریان دەکەن و برینەکانیان ساڕێژ دەکەن و کێشە و گرفتەکانیان بۆ چارەسەر دەکەن. کمپێک دی هاتە vekirин ew ji kempa wekî dibêjin kerevanê bîn meşiya em ji piştî razîkirina xudanê erdî rastî me birêka rêveberiya nahiya derkarê me gelek hewildan ku di wî xelkî razî kin ew kempel ser erdêwan bêne avakirin ji layê hikmetê ve xweşbextane ewan ji dilekî berfir he razî bîn ku kempil ser erdê vî xelkî bête avakirin حتی مشیا اما راضی کن مشیام 4 کمپال سنوری قزازا خو آورد. خەڵات لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستان و پارێزگای دووهۆک و ڕێکخراوە بیانەکانەوە سەرەتا هەوڵی دابینکردنی سوتەمەنیدا ئەو کارەشیان کرد و با چەکی بانکی توانیان ڕێژەیەکی زۆر و بە بڕی پێویست بۆ هەر ئاوارەیەک سوتەمەنی دابینکەن. پشتی اف یک جار رژه آوارا یا زور الزاخود گهش تقریبا 400,000 کسا حکومت هرمی نجار بی تایبت پشتی دانستاندن یک جار دریج گل پارزگاه دو که ام نجار بین که دست پی که 3 کمپال سنور قزا زاخو
بێتەڤەکردن ئەپڕێکا ڕێکخراوێت بیانیەک و ئەوێت سەردانە پارێزگاه دووکردن. امرک خرا قندیل هاریکاریا رک خراوی NRCR تین وانجا هاریکاریا آوارات کن گل رفیوجیا اوجی هاریکاریا سیدای خیرات کل قایم قومیه گل جرات دبیره که بسیارش مرد کردن کمک محتاجی چینه و هم چینه دف سردانویت کن بو هاریکاریا مرکز خطر. بریم تنسی قایل گل سیدای خیرات فوق الپوینت مال القایم قومیه زاخو سیدای خیرات دوره وی او دیفچون وان آریشات کرد بو مچار سرد کرد نسبت الویره قالك أريش أبو مالفيري جي بيدات بن أم هر في حالات جي تنسيق عمل قصيدة خلات وقفوك البوينتا القائم قومي زخو أو بما في أريش أديف شيء وشار سر كذا. دم تنا هاریکاریا توجه نسر آورا هر جهه که هبتن تایبت زخو هاریکاریا سجده خلات گلوی گلک آنسان کاریا بومد که تن شوله مد هر نوع که خلات به جهه که هبتن أو بومد دست نشان. ئەم کەمپە یەکێکە لە خێوەتگا سەرەکیەکانی زاخۆ کە بە کەمپی بەرسیوی یەک ناسراوە. لێرە ئاوارەکانی ئSD ڕۆژ ئاوای لە خۆگرتووە. خەڵات لەم کەمپە بە درێژای ئەم ماوە زۆرە بەردەوام بۆ لە دابینکردنی خزمەتگوزاری تەندروستی و خوێندنیش. ئەم تیمێ مە ئەف تیمێ ئەم هەرێمداری پێکۆ ئەم تەکلیف کردین و فەرمانبەر هەمی بین مە خۆدا بەش کرد و ئەم چوونەوان جها مەشیە ئەم تشتێکی چنە بێت وەکی دەستپێکی تشتێکی باسیت ئەمە جەهێکی بۆ ئەوان دابینکەن پشتی مە جەه پێ دابین کردی و فەرمانێکە کارگیری هاتە دەرکردنی هەرێمداریە ئەم لەگەل هەندە دایرێت دی ئەو قافێ ئەم دایرێت مە هەمی ئەم پێ تەکلیف بین و بشێن کادی چاوەشێن هاریکاری ئەوانە ئشلای حکمەتێ بە بێتە دابینکردن. یەکێکی تر لە کارە پڕخێر و بەرەکەتەکانی ئەم پیاوە هێنان و دابشکردنی ڕێژێکی زۆر لە پێداویستی و خواردن و خواردنەوە و مادەی وشک و جلوبەرگ و پێویستی ماڵ و کەلوپەلی دیکە بۆ ئاوارەکان. خوشبختانه پارێزگاها دووکێ کوژمێکی پارەی تەرخان کرد بۆ وان ئاوارە ئەرزاق و کەلوپەلێت نافماڵێ هەمیە بۆ وان هاتنە دابینکردن بە پرهێکا مە لژنامە مە جەهێکی تایبەت بۆ خۆ دەست نیشان کرد و دایرەکە معنی بیل زاخۆ بە کارخستنی کار ئەوە جهێ ڕاهێنانên پیشەیی مە دوێرێ دەست نیشان کرد ئەم هەمی چوونە وێرێ ئەو ستافە مە لوێرێ داوام کرد ئیدی ئەم نەهاتن هەرێمداریە کاری ما مرۆڤاتی دەست پێ کرد لوێرێ ئەم هەمیمان لوێرێ مەشیە ئەو ئەرزاق و کەلوپەل و یەت نافماڵێ و بەتەنی و دووشەک و هەر تشتێکی هاتیش لای پارێزگاها دووکێ بە مە لوێرێ خڕڤە کرد مەکرێت مەخسەنا بە بڕێکا هەمی داوایرا مە هەر تاخەک مەدا ڕێڤەبەریەکێک و ڕێڤەبەری جهێ سوپاسیە ئەو ڕێڤەبەریە ڕێڤەبەر و لەگەل ستافێ خوا هەمیە پێک بە کار کرد سنوورێ ئەو تاخت کەونە سنوورێ وێ ڕێڤەبەریەک و تۆمارکردنا ناوە. خەڵات و ستافەکە جارە ناو کەمپ لە دەرەوەی کەمپەکانیش هاوکاری مادی و خواردن و پێداویستی تر بۆ ئاوارەکان دابین دەکەن. ئەو بە هەماهەنگی لەگەڵ یەکە کارگەریەکانی کەمپ و یەکەی کارگەری شار و شارۆچەکانی ئەم سنوورە ئەم خزمەتە دەکات.
خوشبختانه سی کمپ هاتن آوا کرن مجه وکو حکومت گلک هول دا ام هاریکاری آوان آوارا بکن و ببنه اتوا کمپا دا طبعا دست پی که من گوته تا وقتی ما وگو هاستین ریخراوید بیانی گلک هول دان و بریکا ترمبیلا و بریکا سیارت میت حکومی دوایرا مشیا ام پشتی اف کمپ هاتین درست کرن بو وان آوارا مشیان وان آوارت هیکلا دا ببنه دویری دا هر وکو دیار دست پی که وقتی کو آواره هاتین و دامزراندن اوان کمپین کو سنوری قضا زاخو چیکرین هاتن دامزراندن اکید رول هرمداریا زاخو رول ریوبریت ناحیا تماهنگید گل ریوبریت کمپا بو خدمت کردن و پیشو برنا پروسس جانا آوارات کمپا دا اکید تشتکی گله که باش بو و هم دست خوشیل حوال خلاتی جیکین کو پراستی کو کسی که دیار بود دوی پروسس هاتنا آوارا و دامزراندنا چیکرنا کمپا و دابین کرنا هاریکاری توانت ناف کمپا دا که همو دمه که ما او پیوندی و او هاریکاری کو پیک و ما یدکرین بخاطر هنده که هم بشین خدمتا بشکش و جیانا کو آوارات دا درباز بند بگین كاك خلاتي و تيميتوي الجلدا وما وكناحيا كاك صلاح براستي ان كاريو بو انجام دانا كارين اوارا زحمتك جلك دبن والدفرا مجي وكناحيا ما دو جارة هندي خلكي آكنجي آواره هينه براستي جي يعني جلك روجا بو انجام دانا كاري احتمالا چند روجا چف جف كار اگر ين اداري بن وكو پسندو يانجي اگر كارين دي بن ين وكو ارزاق او از بینم زحمتك جلك مازن بن و دست خوشی الوقت کم براستی اتهاری کارم جلك الجلمه و باره مجی استفکری لا درێژەی ئەو کارە گرنگانەی ئەنجامیان داوە گرنگیدانە بە کەرتی تەندروستی ئەم کەرتەش پێشکەوتنی بەرچاوی بەخۆیەوە بینیوە لەسەر دەست و هەوڵی خەڵات و بەرپرسانی زاخۆ بەدابینکردنی نەخۆشخانە و دا و دەرمان و پزیشک و ئامێرەکانی چارەسەرکردن ئەم کارەش ماندوێتی زۆری دەوێت بۆ دابینکردنی وەک گرنگترین خزمەتگوزاری بەم کارە توانیان سەرکەوتوو بن لا ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی نەخۆشی گوازراوە و ڤایرۆس و پەتای ترسناک. دیمەکە تایبەت کو دیفچوونە بژنێ ڕقابە صحیە دیفچوونە هەمی کەمپاتی تەکردنی هەم بگرەش تایبەت ئەو ji وەرزێت هەین کو دەستپێکە هاوینێ و بەهارەیە کو ئەف تیمێ هەیە تایبەت چنە کەمپات ڕەشینن پرێکا ئەvê pişka saxlemiyê seredana wan kir me serpereştî ser wan kir ku rojane seredana wan bikin sehkinê aya kacarê ku ji ber nisaxiyê vegir ev çadire dewroberê çadira bêne reşandinê ji wan ji layê dermanê ku yê paqişkirinê ve bêne paqişkirin da nisaxî didvan کمپا دا پیدا نبنونه نوگرتن راستی کمپا ما تایبەتی بنگهەیە سەخلامی حتانۆ کە چ تەخسیر نەگرە ناحیە حکومەتە هەرێما کوردستانê ve ناحیە بنگهەیە سەخلامیە دهۆکێ و یا زاخۆ و ناحیە قای مقامیەتیا زاخۆ ve چ تەخسیر نەگرە نسبت قاک خەلاتی ji kareke roleke zêde êcgar zor mezin dîte şev roj xizmeta awara dane her awarayekî bêta qesa zaxo divêt ewil car razemendek qak xelatî bêta ergirtin ji bo divê bêta tomarkirin û harîkariya rojane bo bêta kirin
حزبي أرزاقي رخراوة ICF يا WFP هماهنگي هبي الجلمك وأم بوفانا أرزاقي دابينكن أوجك بريكا دبیجنه واوچر هر سری نفری دست بی که 3000 بی هر کس که خزانه دا دیو جمارا خزانه 3000 دینار بود ها دا ترخوان کرنه گوتنه واوچر بیتاقک بی او واوچره چون سردانا مارکتت کر مارکت تایبت هبینش لای رخرای و که هر سری خزانه 3000 بی دست بی که بچته و مارکت پیداویستیت خواهیت بی تیوی که ارزاقه یعنی خارنو و خارن هر خارنو و خارن هبت که بشید بخوا دابیم کت حیوانه دیسان ما هبی برنامه دی که هنده جارار خراوید بیانی سردان آمد کرن اف خزانت هجار خزانت پکفتی ید نخوش هین متشیا گل جارا ام پریکاوانا آن گلک خیرخواست سپاسی و خیرخواست گلک جارا دا سردان آمد کن دا بیجن من کوجمه که ارزاقی هی ام بدنه کیش کمپی ما اف ارزاقه ام چون ما سرپرشتید کرد ما هماهنگیل گره و بری کمپه و ما سرپرشتی آواد کرد و خزانت دست کرد کش بلی وانا او مگودی تا که واوچر ورد گرتن ما ارزاق جافت بجنه ارزاق حشک ما تسلیمی وان کرد وانا روزانا ارزاق خواه حیوانه بوان تا تدابین کرنه که مفاجید بید یەکێکی تر لە کارە گرنگەکانی ئەم ستافە دابینکردنی ئاوە وەک سەرچاوەیەکی سەرەکی ژیان ئاو لە ڕێگای لێدانی بیر و ڕاکێشانی هێڵ و تۆڕی ئاوەوە بۆ ناو کەمپەکان دابین دەکرێت کارە باش وەک خزمەتگوزاریەکی پێویست بە هاوکاری ئەم سەربازەونانە و لەلایەن قایمقامێتی زاخۆوە بۆ زیاتر لە 450,000 ئاوارە لێرە دابین کراوە خزمەتگوزاریە کەهرەبێ طبعاً gelek kehrabeka yekcar zor bo van kempa çû ew jek piştî ev ededê zêdet va kempa da pêtiviya wan gelek kehrebê hebî me rabî kehreb bo van hemî kempa dabîn kir û tîmeka taybet bo dîvçûna kehrebê û zêdegaviya li kempê تزانی یعنی کهرب 24 دم جمیرا دست بکی بان هبی یعنی خلکی ما آکنجی نبی ما کهرب بان دابین کرد که حصتا خلکی باجریه تزانی رجاء کاب هندی باجر زاخو اتفاق الخلکی آواره زاخود جیان ما رجاء اف کهرب بو خلکی تا دابین کرنه بو ما دا اف کمپا و اف کمپا و شکهرب مفادار بین ظلام من خلات برپرسی آوارا گلک ماندید بتد شولی خدا اول سری 3 ساله تقریبا گلک زحمتی بتد وی کار خدا گلک ماندید بت بس الحمدلله اس پشتوانیوی گلت کم جبر شولک انسانیت کرد دايما تتا و تعبیه وسطایه يعني طاقة نينا قال ما دانستاندن بجد قال بتشكي خوب جاكرين تاخر قالك تفكيره شولي خر سر أورانا وسر شولي ويا أفشولي كتيا سر مليتوي بس الحمد لله حتى في قوي از قالك بشتواني ويما الحمد لله ما دام شولك إنساني تبوتكي وشولك خيرية الحمد لله حتى في قوي باشا خلوت لو لبوا فيشولي مو بتودي يعني خلوت يعني لو لبوا أفشولي أمي بو أورات كان أوا چونك أو ما متفرغت لي بو شولي وهنجي أزفر وهنجي من ديتي شولكي طبعا قالك بإخلاص وبأمانات وباقجي وبدل صوجي بو أورا خدمات الكتن دورة كي يعني لازم دورة كي بيروسيا جراي يعني موظف ما قالك جو استراحات الدينة عند الرجاء كو نهنا الدوام بربي قيرانه أو روجينينا طبعا ما
نبس وروشنا قال لك جرا مثلا این یا آن شنبه عطلة يجي هر كل خورات بتجم كنت تلفونه يقول لك فو مسؤولية كامبو مسؤولية وحدات أوديتين مجموعات جروبات أورا تلفونات وهم يقول لك بيهين يعني هاي وقت حاولت من التلفونات كان ترى وكان الفيريجيا كبيني هر أورا كبهتن يعني بيشش حف موظفا بس حتى خلط نجهيته شو اللي هو داسي بربنوستن أو تتجهيتن زونة المعاناة تواتشنا عن بسنجا كبه فلا تعامل قلت كده. أود ديوريو برنامج سربازيونا اشلا کانال کی 24 پیشکشی که خلاتی کن پیروز بیتن و دست خوش بیتن لوی پیروز بیتن و سپاسیج بو کانال 24 کن.